هەر سەبارەت بە پرسی هەڵبژارن و کارەکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژارنەکان و ئەم بابەتانی تایبەتە بە هەڵبژاردن و سەردانی پارتی بۆ سەرجەملایەنەکانی دیکە گفتوگۆ لەگەڵ بەڕێز بڵند ئیسماعیل ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. کاک بڵند سڵاوت لێبێت. سەردانەکانی پارتی بۆ لای لایەنەکان بە مەبەستی ئەخۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردن بەکوێ گەیشت؟ سڵاو بۆ ئێوە بنێرانتان. بە تاکید ئەوە بەرنامەیەکی پتەوە کە پارتی دیموکراتی کوردستان لە پاش کۆنگرا دایناوە بۆ سەردانی حیزبەکان هەم بۆ ئەوەی کە ئەم ساڵ بەر لەوەی کۆتایی ساڵ بێت کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت هەمیش بۆ چارەسەری ئەو کێشە و گرفتانەی تریش ئەو نیگەرانیانەی کە ئەگەر لە هەر لایەک هەبی بە تاکید سەردانەکان بەردەوامن بەڵام زیاتر پێویستی بە دانیشتنی پەرلەمانی کوردستانە دەبی لەسەرەوە ڕێکەون کە پەرلەمان لە زووترین کاتدا دانیشتن بکە بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بە کۆمیسیۆنیش کارا بکرێتەوە. باشە پارتی کە مەسەرەن داوای لە لایەنەکان کرد بۆ مەسەرەی هەڵبژاردن لایەنەکان یعنی چۆن بەتەنگ داواکانی پارتیەوە هاتوون؟ بەتاکید پێشتر گرفت هەبوو لەسەر شێوازی هەڵبژاردن لەسەر شێوازی چۆنێتی کارەکردنەوەی کۆمیسیۆن لەسەر احتیمادکردن لەسەر کام لیستی دەنگدان لەسەر ئەوە پارتی مرۆنێکی یەکجار زۆری نواند ئەوان کە داوایان کرد کە کوردستان بکرێتە چوار بازنە ئێمە پێمان وا بوو یەک بازنە بێ وەکو اعتبارێک بۆ یەکانگیری و وەحدەی ئیقلیمی بەڵام کە ئیسقاریان کرد ڕازی بووین بۆی کە کوردستان بکرێتە چوار بازنە و لێشی ناترسین لەوە ئەوەی تر کۆمیسیۆن ڕێی ئێمە سەرەتاوا بوو کە بە گوێرەی حەزمی هەر حیزبێک لە دوایین هەڵبژاردن کۆمیسیۆن کارا بکرێتەوە حیزبەکانی ڕێیان وا بوو هەر وەکو خۆی بێ ئەو فراغانێک پڕ بکرێتەوە بەڵام چۆن بوو هەروە بێ بەوەش ڕازی بووین ڕازیشن بەوەی کە دوایین لیستی هەڵبژاردننی کۆمیسیۆنی عێراقی احتیمادی لەسەر بکرێت کە لیستێکی خاوێنایە لەلا ئێمە هیچ بەربەستێک نەماوە ئەوەی حیزبەکانیش ئەگەر پێم وایە ئەوەی کە داوایان کرد هەمووی ئێمە موافق بووین لەسەری بۆیە پێمان وایە هیچ بەربەستێک نییە دەبی بەر لە کۆتایی ئەمساڵ هەڵبژاردن باشە ینی کاک بڵند ئەوەی کە پارتی گفتوگۆی لەگەڵ لایەنەکانی دیکە کردووە داوای لایەنەکانی دیکە بۆ پارتی هەرچی بێت پارتی پێ ڕازی بووە بەمە بەسییان جامدانی هەڵبژاردن؟ بەڵێ بەڵێ بە تاکید چونکەوە باسم کرد ئەو سێ خاڵەکە گرفتی لەسەر بوو لەسەر هەر سێ خاڵەکەی ڕێکەوتین لای ئێمە زۆر گرنگە هەڵبژاردن بکرێت چونکە بەڕاستی بۆ سومعە و ئیعتوباراتی هەرێم و ئیعتوباری نێودەوڵەتی لێ دەست نەدەین چونکە پاڵەپەستۆیەک هەیە و گلەیەکی زۆریش هەیە حەقیش هەیە یعنی زۆر جار گلەیی دەکەن دەڵێن بارودۆخی عێراق بارودۆخی لوبنان بارودۆخی ئەو شوێنانە زۆر لە هەرێمی کوردستان خراپترە بارودۆخی هەرێمی کوردستان زۆر لەوانە باشترە کەچی ئەوان دەتوان پێشوەختە هەڵبژاردن بکەن بەڵام هەڵبژاردننی ئێمە هەموو جارێک دوا دەکەوێت ئێمە وەکو پارتی بەنێتەوە دەمانەوە هەڵبژاردن بکرێ و پێشمانوانە هیچ بربەستێک لە ئێمە دروست بکرێەوە بە هەموو ئەو خاڵانی ئەوانیش داوایان دەکرد ڕازی بووین بەس بە ئەوەی بتوانین لە کاتی خۆی هەڵبژاردن بکەین بەڵام بەداخەوە کە نەکرا ئەو ساڵ بەر لە کۆتایی هاتنی ساڵ دەبێت هەڵبژاردن هەر بکرێت. باشە ئەی سەبارەت بە پێکاتەکان ئەوان چی یان کورسی کۆتا لەسەر ئەوەش هەر ڕێکەوتون؟ کورسی کۆتا ئەوە بەڕاستی لۆ خۆیان دەگەڕێتەوە ئێمە ناتوانین قسەی لەسەر بکەین ینی ئەوانەی خاوەن کۆتاکانن خۆیان دەبی بڕیار لەو بارەوە بدەنجات کەمی دەکەنەوە زیادی دەکەن ئەوە بۆ خۆیان بەجێ پێکاتەکان بە هەموو شێوەیەک ئەوە بەڵێ بەڵێ باشە بڕیار بۆ ڕۆژی شەممە کۆبنەوەی پارتی و یەکێتی ئەنجام بدرێت بەڵام نەکرا ئەمە بۆ دیارە نازانم برادرانی یەکێتی تەزیلیان کردیا ئەگەر پەیوەندی بەو بڕیارەی دادگا هەبی هیوادارین ینی ئەو بڕیارە نەبێتە پاساوێک بۆ ئەوەی جارێشتر بنەوەکان دوا بخرێن وە لە نەتیجە شوای لێبێکە هەڵبژاردن دوا بخرێتەوە جارێشتر. باشە لە ماوەکانی ڕابردوو کۆبنەوەیەک لە نێوان پارتی و یەکێتی کرام کۆبنەوەی چۆن بوو باش بوو؟ سەرەتا کۆبوونەوەیکی خراپ نەبوو چکە بڕیار درا کە چەند لیژنەیەک بۆ چارەسەری کێشە سیاسیەکان لیژنەیەک پێک بێ بۆ مەسەلەی دەستنیشانکردنی ڕۆژی هەڵبژاردن تاوتوێی چۆنێتی بەرەپێشچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم لیژنانە ئەگەر کۆبوونەوەی تر بکرا با دەستۆکار بووانە پێمان وایە ڕێخۆشکە دەبوو بۆ ئەوەی لە زووترین کاتی پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی بکاو و ئەوەی ڕەبتی بە کاری هەڵبژاردنە جێبەجێ بکرێن. کۆبنەوەکەی یەکێتی بۆ کات دواخراوە ینی یان پێت وایە کە شتێکی دیکە هەبێت بۆی کە دواخراوە؟
هیچ کاتێک دیار نەکراوە بەڵام بۆ کاتێکی نادیار تاجیل کرایە. ئەنی وێشەتی پێ وایە کە بڕیارەکەی دادگا گوشار بووە گوشاری خراوەتە سەر لە بەرامبەردا بۆ چوونی پارتی چیە سەبارەت بەمە؟ ئێمە پێمان وایە ئەمە هیچ ڕەبتی بە پارتی وەنیە ئەمە کێشەیەکی یاساییە دادگا بڕیاری خۆی دەدا و بەڕاستی هیوادارین کێشە ناوخۆیەکانی یەکێتی نەبنە هۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان نتوانێت دانیشتن بکەوە نەبنە هۆی ئەوەی کە هەڵبژاردن نەکرێەوە نەبنە هۆی ئەوەی کە گرفت بۆ حکوومەت و بۆ تۆکرای پرۆسی سیاسی هەرێمی کوردستانیش دروست بکرێ. بەڵێ بەڕێز بڵند ئیسماعیل ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس ماندوومان کردیت.